دوم بەڕاستی دەبێ ئەمە ئیهتیمام بە تەسقیفی خۆمان بدەین بەڕاستی مسەقف بیت نەک مسەقفی بەڕێ بەڵێ ئەوە فەیسبووکەوە دیسان بگەڕێەوە وەڵڵا مامۆستا سەقافەتی تێدا بەخۆی ئەم زۆر قەنەعەتم بە فەیسبووک ئەو بەزم و ڕەسمە نییە ڕاستە وەکو شتێکی طەبیعی ئینسان هەیبی تەمەشایەکی بکە ئەخبارە دنیایە تشتەکە طەبیعیە بەڵام ئەمە نەمدیتێ گەنج لە پاش عیشای ڕەحەت هەمە لای بانگ دەدا لەسەر فەیسبووکی بیت خوا ئەوە وێرانی نییەوە ئەو مارکاولی نییەوە پاشان نەی بپرسە بەیانی تەعاونات ئەدووە خەوی دێ نوێژی سبەینی دەسی سەعات 11 لە خەوی هەردەسی لەگە داچی لە بچە شەر هەرا وەریا ئیشی لۆ داچی ناکەوانە هەلێ گەڕا و مشکلانە ئەوزە پێی برێ بەس پێم برێ ئەو شۆ چ بوو هیچ هەر مێشکەکەەوەی خۆی خاڵی بەڵام ئەگەر لەو فرڵنە ئەو شەوی کتێبەکی بخوێن بایەوە کتێبەکی سەقافی کتێبەکی مێژوو کتێبەکی خۆشی بخین بایە علمی بەڕاستی بەیانی کە هەردەسی هەست دەکە ئەو کتێبە ناخی جولاندووە هەست دەکە لە مەزیسان دادەنیشی دەزانی باسی شت بکە لە بەرەوە پێیتی بەخۆی کەس بە فەیسبووک هیچی پێ نییە بەڵام بە کتێبخینەوەی ئینسان دەبکەیت دەکەواتە سەقافەتی ذاتیمان ئەوەیە کە بەڕاستی خۆمان مسەقف بکەین لە هەموو بابەتێکدا لە علمی نەفس لە علمی اجتماع لە تاریخ خاصەتەن تاریخ زۆر ممتعە بەڕاستی ممتعە ئەگەر لە تەجروبەی ئەو هەموو وڵاتانە دەبی ئەگەر لە عالەمی ئەو دنیاە دەبی چۆن ژیان کورد کو هەستاینەوە کو کەوتون ئەو حەزارەتانە چۆن پێشکەوتون بەس پێشکەوتون بەڕاستی هیچ حەزارەتێک پێش ناکەوێت ئەگەر گەنج و لاوەکانی لە کچ و کوڕەکانی مسەقف نەبن قەت حەزارەت دروست نابێت قەت پێشکەوتون دروست نابێت ئەگەر گەنجەکانیان خەریکی فەیسبووک و ئەنتەرنێتی بن نەبەخوات والله دەتوان بڵێم فەیسبووک و ئەنتەرنێت ڕوخانی حەزارەتن نەک دروستکردنی حەزارەت ئەوەن لە خۆیان بڕۆ هەموو گەنجی ئەوروپا تەماشاکە بەقەدەری یەک کوردی ئێمە خەریکی فەیسبووک و ئەنتەرنێتی نییە ئیش دەکا دەبی ئیش بکە بڕۆ سیستەمی خوێندنیان بزانە کووە بزانە خوێندنی سیستەمی ئیشکردنیان کووە ئەو هەموو شت بە نظامە بەس ئیمە فەوزا و بێسەر و بەریە بەڕاستی ئازیزانی من دەبی ئیهتیمام بە تەسقیفی ذاتی خۆتان بدەن علقاً ئەمە ناڵم ئێستا کە ئێستا مەسەن خەریکی سلفی شەشن قەینا بەڵام وەختێکی فەراغتان هەبوو بەڕاستی علقاً هەفتەی یەک کتاب بخوێنیتەوە ئارەزوو لە چ شتێکە هەیە مەسەڵ ئارەزووی لە تاریخە هەیە لە علمی نەفسە هەیە لە علمی ئیجتیماعە هەیە ئارەزوو لە شتی تکەی لە علومەوەی لە تەکنەلۆژیا لە معلومات عامەیە مهم هەر شتێک بی بەڕاستی بێ تۆ هەفتەی کتێبێک بخوێنیتەوە کە هەفتەی کتێبێکت خوێندەوە کردن واجب لەسەر خۆت ماوەیەکی کە دەبینی ماشەڵڵا مەکتەبەکەت یەک کۆمەڵە کتابی تێدا هەر هەموو شت خوێندیتەوە